لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال لواني في أنصات نوتبينز لوانا كاين تفسير القرآن في رزبين وخزمتان ومبس رزامن دي رب العالمين وهي وادان مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل لا أقول لكم عندي خزائن الله ولا أعلم الغيب ولا أقول لكم إني ملك إن أتبع إلا ما يوحى إلي هل يستوي الأعمى قل هل يستوي الأعمى والبصير أفلا تتفكرون. مرخو شوستان خواهي قولا سبحانه وتعالى فرمان ببيغمبر دكا صلى الله عليه وسلم كبلي قل لا أقول لكم عندي خزائن الله بيتان ناليم كوا خزينكاني رزقي رب العالمين خزينكاني رب العالمين لا يمنى ولا أعلم الغيب وناليم كوا غيب دزانم ولا أقول لكم إني ملك بيشتان ناليم أمن ملائكتم إن أتبع إلا ما يوحى إلي أوي كوا كاري من تنها أوي اتباعي أو وحي ذكم كلبوم دي قل هل يستوي الأعمى والبصير بلى آية أو كسيك ونابينايا وكو أو كسيك واتساوساغة أفلا تتفكرون آبير ناكنو بلى خوشوستان ديارة لبرانبر أو اقتراحاتاني كواكساني چي كافر ديان كرلبو پیغمبر صلى الله عليه وسلم كقوايا داواي معجزات دكن داوای هەندێک بەڵگە دەکەن لەسەرەوەیکەوە ئەو پێغەمبەری خوا تاوەکو ئیمانی پێبین وەکو چەند جارێک باسمان کرد ئیمان نەهینانی کەسانێکی بێباوەڕ لە ئەسڵدا لەبەر ئەوەی نییە کەوا بەڵگە نیە لەسەر ئەوەی کە ئەو پیاوە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا نەخێر بەڵکو ئەو قورئانە هەر هەمووی بەڵگەیە لەسەرەوەیکەوە رسول الله صلی الله عليه وسلم ئەو معجزاتانەی کەوا لەسەر دەستی خوای گەورە پێی بەخشی لە معجزاتی حسی وەکو ئینشقاق القەمەر وەکو شتی تر هەمووی بەڵگەن لەسەرەوەیکەوە محەممەد صلی الله عليه وسلم رسول الله بەڵام کەسانێک نانوێ ئیمان بین کە نانوێ ئیمان بینن ئیتر دەیانوێ عوزر و بەهانە لە خۆیان بیننەوە ئیتر رب العالمین سبحانه وتعالى فەرمان پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کە بڵێ لا أقول لكم عندي خزائن الله پێیان بڵێ خەزێنەکانی الله خەزائن جەمعی خەزێنێ جەمعی خەزێنەش چییە؟ ئەو جێگایە کەوا شتی بە قیمەتی لێ تێدا خەزن دەکرێتن بە شێوەیەکی وا کەوا دەستی کەسانێک نەیگاتێ ئیتر خەزائینەکانی رب العالمین لای من نییە قل لا أقول لكم عندي خزائن الله خەزێنەکانی خوا سبحانه وتعالى کەوا ڕزقی بەندەکانی تێدا لای من نییە تاوەکو ئەو داواکاریانەی گۆ جێبەجێ بکەم کە یەک لە داواکاریەکانیان وەکو لە سونە و سیرەی پێغەمبەر داتی صلی الله عليه وسلم کەسانێکی بێباوەڕ داوایان دەکرد چیاکانیان لۆ بکاتن بە زێڕ ئیتر بەحساب وەکو بەڵگەیەک ئەو چیامان لۆ بکە زێڕ تاوەکو ئیمان پێ بکات و رسول الله صلی الله عليه وسلم ئیتر چەندین شتی دیکەش وەکو لە سوورەتی ئەلئیسراء و لە باقی سوورەتەکان تر اقتراحاتیان باس کرا خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ خەزێنەکانی الله لای من نییە تاوەکو ئەوەی کە ئەنگۆ داوای دەکەن پێتانی ببەخشم ولا أعلم الغيب وهروها غیبیش نازانم ئەوەی کەوا ئەوان پرسیارن لێ دەکرد لە بۆ نمونە ئایا کەنجین ڕۆژی قیامەت دادێ ئایا کەنجین ئەو عەزابە دێ ئەگەر ئێمە ئیمان نەینین ئیتر چەندین پرسیارێکەکەوە عیلاقەی بە غەیب هەیە خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ ولا أعلم الغيب
ئەم غەیب نازانم ولا أقول لكم إني ملك وهروها پێشتان ناڵێم کەوا من مەلایکەت و فریشتەم کەوا شتیوام لێ داوا بکەن کە خارقی عادەبی لەلایەن بەشەرەوە شتیوام لێ داوا دەکەن کەوا خارقی عادەیە لە توانای بەشەردا نیە تەنها لە توانای مەلایکەتدایە وەکو با بڵێن لە سوورەتی ئەلئیسرا خوای گەورە باز دەکات کەوا دەیانگوت ئەو تەرقا فی السەما بچێ ئاسمانەکان لە ئاسمانەکان ئەوجا کتابمان لۆ دابەزێنی بە هەر حاڵ ئەوە ئیشی بەشەر نییە ئیشی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم بەڵکو ئیشی مەلایکەتە و لە توانای بەشەردا نییە ولا أقول لكم إني ملك إتر ملائكتي جنيم وهروها ياخذ وكذا ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق باش لو نان دخوا لو لبازار دقريت ودسوريت لبويك رزق بيدا كوكو باقي بشر دي أوانش داوا ذا كان أو صفة ملائكتك نبي يستي بخواردن هي ونبي يستي بإيش كردن هي تاوك رزق بيدا بكالبروي أو بابتك تايبتها ببشر إتر أم ملائكة نيم تاوكو داوا صفة ملائكة مليبكن كواتا هیچێک لەوانە ئیدعا ناکەم هیچێک لەو سێشتە نەخەزێنەکانی رب العالمین لای منە نە غەیب دەزانم و هەروەها نە مەلایکەتیشم وەکو زانان دەفەرمونون کاتێکەوە ئەو سێشتە لێی داوا دەکەن دووشتی یەکەم قل لا أقول لكم عندي خزائن الله خزانەکانی الله لای من نییە ولا أعلم الغيبة غيبش نازم أو دوشتا هدو شيان صفتي خوايا سبحانه وتعالى تايبة برب العالمين إتر پیغمبر صلى الله عليه وسلم نفي صفات خواتي لخوي دكاتو والعياذ بالله كوا أوان ادعاء ذكن ياخذ أوان دعوة ذكن أو صفاتان لبيت زي كأصلا صفتي خوايا قل لا يعلم من في السماوات والأرض الغيبة إلا الله مسألة غيب لأسمان كانوا زي هيك كسيق نازاني تنها الله نبي يتر الله سبحانه وتعالى هندق لغيب بوحي لبو بيغمبران دنيري عليهم الصلاة والسلام كواتا مسألة غيب لأسمان كانوا زي إخوانا بكس نايزاني وقالها مسألة رزقيش وفي السماء رزقكم وما توعدون رزق لا الله سبحانه وتعالى أو برياري لسرداتا كوا هر کەسێک چ مقدارێک لە ڕزقی پێ ببەخشێ کەواتە ئەو دوو صفەتەی کە ئەوان داوا دەکەن هەردووچی صفەتی خوایە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەفی ئەو دوو صفەتە لە خۆی دەکاتەوە لەبەرەوەی وەکو لە ئاەتی دیکە یاخود لە حەدیثی صحیحدا دەفەرمی ئینەما ئەنە بەشەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشەر بووە هیچ صفەتێک لە صفاتی خوایەتی تێدا نییە والعیاذ بالله و هەروە مەلایکەتیش نییە کەواتە نەفی خوایەتی و نەفی ئەوەش لە خۆ دەکاتەوە کەوا مەلایکەت بیتن ئیتر هەردووچی لە خۆی نەفی دەکاتەوە ئەدی چییە وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم إن أتبع إلا ما يوحى إلي وظيفەی من خوای گەورە فەرمان پێ دەکات پێیان بڵێ وظیفەی من ئەوەیە کەوا وەحی ئەو وەحیی کە لە بۆم دێ ئیتیباعی ئەو وەحیە دەکەم شوێنکەوتەی ئەو وەحیە دەکەم کەوا خوای گەورە لۆم دەنێری سبحانه وتعالى وكذا أي ما أتبع فيما أقول لكم إلا ما يوحى إلي من جهته تعالى هيت شتيك لواني كبيتان ظلم هيتي لا لاني من وني تنها أو كوا بيتان رادقين أو كوا أنزام الدم لنتيجة اتباع كردن ما لبو أو وحي كوا بفرمان إخوا لبوم دي سبحانه وتعالى كرب العالم الشرف من دي كردية بو وحيو كرديتي ببيغمبري إخوا عليه الصلاة والسلام أو زي بيان دفرمي قل هل يستوي الأعمى والبصير بيان بلين آية نابينا وكو تساو ساغة نابينا وكو تساو ساغة ليرة دا وكو زانيان دفرمون ليرة نابينا ما بس تيدا كسي قمرايا كوا تساوي دلي كوريا وهروها بيناش أو كسيا كوا لسر هدايته تساوي دلي أو ريقا راستا دبيني اتباعي دكا ئایا ئەو دوو کەسەی کەوە یەکیان گومڕایە و ڕێی لێ شێوایە و سەری لێ شێوایە وەکو ئەو کەسەیەکەوە لەسەر هیدایەتە قل هەل یەستەوی الأعمى والبصير دیار ئیستفهامەکە پرسیارکردنەکە پرسیارێکی ئینکاریە ئیستفهام ئینکاری کەواتە ئەو دووشتە لە عەقلی هیچ کەسێکی عاقل و بە مەنطق وەکو یەک نین کەسێکەوە کەسێکەوە ڕێگە ڕاستی گرتە بەر لەسەر هیدایەت بی کەسێکەوە لە گومڕاییدا بیتون چاوی دڵی کۆرەبی کەواتە مەبەستەکە لێرەدا نابینا بەوەی کەوە
بەرامبەر بەو حەقەیکەوە لە قورئانی پیرۆزدا هاتیە، بەرامبەر بەو هەموو نیشانێکەوە بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کۆرەیە، چاوی دڵی نابینی ئەگەرنا ئەو هەموو بەڵگە و دەلیلە، ئەو هەموو ئاەتانەی قورئانی پیرۆز هەمووی بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و صحەت و ڕاست و دروستی ئەو دینەیکەوە ئەو هینایەتی. لێ دەفەرمی ئەفەلا تەتەفەکەڕون، ئابیر ناکەنەوە، ئابیر ناکەنەوە کەواتە وەکو سەرزەنشتکردنە، سەرزەنشتکردنە بە ئەو مەقفوڵ وێستەی ئەوان ئەی ئەفەلا تەتەفەکەڕونە فەتەهتەدوو ولا تكونوا ضالين أشباه العميان. باشە لەو بیر ناکەنەوە تاوەکو ڕێگای هیدایەت بگرنە بەر، با بیر بکەنەوە تاوەکو لە کەسانێک نەبن کەوا گومڕانە لەبەر چاوی دڵیان کۆرەیە. بەڵام هەندێک لە مفەسرین دەڵێن کاتێکەوە خوای گەورە دەفەرمی پێیان بڵێ قل لا أقول لكم عندي خزائن الله أعلم الغيب تبرؤ من دعوى الألوهية، ئەو وەکو باسمان کرد کەوە کاتێکەوە ئەو دوو سفەتە لە خۆی نەفی دەکاتەوە کە مەسئلەی خەزێنەکانی خوایە، خەزێنەکانی ڕزقی خوای سبحانه وتعالى وەزانینی غەیبە، هەردووچیان صفەتی پەروەردگارن سبحانه وتعالى. خوای گەورە فەرمانی پێ دەکات نەفی بکاتەوە لە خۆی، و با بڵێن ولا أقول لكم إني ملك، نەفی مەلەکیەت و نەفی ئەوەش بکاتەوە لە خۆی کەوە بە هیچ شێوەیەک مەلائکەت نییە، کەواتە نە ئیدعای ئەوە دەکەم کەوا صفەتی خوام تێدا والعیاذ بالله، نە ئیدعای ئەوەش دەکەم کەوا مەلائکەت بم. إن أتبع إلا ما يوحى إلي يدل على أنه صلى الله عليه وسلم لا يعمل إلا بالوحي. كواتا وكو إمام رازي دەڵێ بەڵگەیە لەسەرەوەی کەوا پێغەمبەر صلى الله عليه وسلم کار ناکە إلا بەو وحیەی کەوا لە بۆی دێ، وهو يدل على أنه صلى الله عليه وسلم لم يكن يحكم من تلقاء نفسه في شيء من الأحكام. لهيت شيء لحكم مكاني بيغمبر صلى الله عليه وسلم للان خويا ونية بلكو هموي لروانجي وحي ويا خوي جور سبحانه وتعالى. وكل سورة أنس بيد فرمي يأخذ لوصف بيغمبر صلى الله عليه وسلم فرمي وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. كواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هیچ شێوەیەک لە منطەلەقی هەوا و ئارەزوو قسان ناکە، بەڵکو وحیە، هەم ئەو قورئانێک کە لە بۆی هاتی، هەم ئەو حەدیثانێکەوە بە ئیسنادی صحیح لە پێغەمبەر دەجێڕێنەوە صلی الله عليه وسلم، ئەویشیان وحیە. خوای گەورە خستە ناو دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەلیماتەکانی لای پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام جا لە دوای ئەوە کە خوای گەورە فەرمانی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم بەو شێوەیە حقیقەتی پێغەمبەرەتی خۆی بەیان بکاتن، تەبەڕا بکا لەوەی کەوا ئیدعای ئەوەی بکە کە گوایە صیفەتی خوایەتی تێدا والعیاذ بالله یاخود مەلایکەتە، ئەو جا خوای گەورە سبحانه وتعالى فەرمانی پێ دەکا ئەن یەجتەهیدە فی ئینذاری قەومه. کەواتە ئەو جا وەزیفەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کەوا ئەو وحیە کە لە بۆی هاتێ جێبەجێ بکە لە ضمنی ئەو وحیە چییە؟ ئەوەی کەوا هەموو جوهدی خۆی سەرف بکە لەو تەبلیغەی کەوا پێی ڕاستپێردرایە، بە تایبەتی لەو کەسانەی کەوا ڕەچاوی ئەویان لێ دەکات، چاوەڕوانی ئەویان لێ دەکات کەوا ئیستجابەیان هەبی لە بۆ حەق، وەڵامی بانگەوازی پێغەمبەر بدەنەوە صلی الله عليه وسلم. وەکو لە ئاەتی دواترێ خوای گەورە باسی دەکات سبحانه وتعالى وأنذر به الذين يخافون أن يحشروا إلى ربهم ليس لهم من دونه ولي ولا شفيع لعلهم يتقون. ئیتر دیارە ئەو ئاەتە تەفسیلاتی تێدا، بەڵام هەر ڕەبتی لەگەڵ ئاەتەکە پێشتر ئەوە بوو ئین ئەتەبع إلی ما یوحا إلی، لە ضمنی وحیەکەش ئەوەیە کەوا ئەو کەسانە بەو کەسانە ڕابگەینێ و تەبلیغ و ئینذاری ئەو کەسانە بکە کەوا ڕەچاوی ئەویان لێ دەکا ئیتیباعی ئەو حەقە بکەن کە لەوانەی داهاتوو بە پشتوانی رب العالمین دێنە خزمەت ئەو ئاەتە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس
الناس لعلهم يتفكرون